بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردیگار جارێکی تر تەمەنی پێبەخشین کەوا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە ئەڵقەکانی بەرنامەی تیشک. خۆشەویستان، ئەم جارەشیان لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستدا درێژە بەو ئەڵقانە دەدەین کە لە ئەڵقەکانی ڕابردوو باسمان لە پەروەردەی منداڵان دەکرد و چەند ڕاوەستان و چەند هەڵوەستەیەکمان هەبوو لەگەڵ باوکان و دایکان و پەروەردەکارانی بەڕێز. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، ئامۆژگاریەکانی ئەوڕۆمان ئەو لایەنانەی کە ئەمڕۆ تیشکی دەخەینە سەر چەند خاڵێکن. یەکەمیان خۆشەویستان، دانیشتن لەگەڵ منداڵەکان، دانیشتن لەگەڵ جگەرگۆشەکانت و قسەکردن لەگەڵیان، ڕاوێش پێکردنیان، وەرگرتنی بیر و ڕایان و هەروەها ڕێزگرتن لەو بیر و ڕای منداڵەکەت کە وەری دەگری کاتێک کە ڕاوێژی پێدەکەی، کاتێک کە ڕای منداڵەکەت وەردەگری پێویستە ڕێز لە ڕایەکەشی بگری هەر ڕایەک بێتن بۆ ئەوەی ئەو منداڵت فێر بکەی کە چۆن متمانەی بە دەرونی خۆی بێتن، بۆ ئەوەی هەوڵدەین تۆزێک معاناتی جگەرگۆشەکانمان، ئەزیەت و ئازار و ناخۆشیەکانی ژیان لەسەریان کە ئێستا زەخت و زوخوتی زۆریان لەسەرا بتوانین تۆزێک لەو بارگرانیە لە ژیانیان کەم بکەینەوە. ئەمەشیان وەکو گوتم بەهۆی ڕاوێژ پێکردن، بەهۆی قسە لەگەڵکردن و ڕێزگرتن لە ڕاکانیان و دانیشتن لەگەڵ منداڵەکان خاڵێکی گرنگە با لە بەرچاوی بگرین لەگەڵ جگەرگۆشەکانمان. دایکان و باوکانی بەڕێز، خاڵێکی تر کە گرنگە لە کاتی پەروەردەدا ئێمە لە بەرچاومان بێتن ئەوەیە هەوڵدەن تا پێتان دەکرێتن، تا دەکرێت منداڵەکانتان یاخود کاتێککە لەگەڵ جگەرگۆشەکەی خۆت منداڵەکەتدا ئەنیشی قسەی لەگەڵ دەکەی، هەوڵدا هەرگیزا و هەرگیز بەراوردی کوڕەکەت کچەکەت بە کوڕی کەسێکی تر یاخود بە کچی کەسێکی تر، واتە منداڵەکەت بەراورد مەکە بە منداڵێکی تر، بە هیچ جۆرێک هەوڵ نەدەی بەراورد بکەی لە بینیاندا. هەر هۆکارێک هەبیتن نەچی بە منداڵەکەت بڵێ ئەها فڵانە منداڵ کە لە تەمەنی تۆدایکەوەی تۆیە بەڵام زۆر لە تۆ زیرەکترە لە قوتابخانە، زۆر لە تۆ زیرەکترە، زۆر لە تۆ عاقڵترە، زۆر لە تۆ مؤەدەبترە، زۆر لە تۆ نازام چیترە. یعنی ئەم مقارنەکردنە، ئەم بەراوردکردنە لە نێوان منداڵەکان شتێکی خراپە و حتا لە نێوان منداڵەکانی خۆشتدا. یعنی هەوڵدە بەراوردیان مەکە و منداڵەکەت بەراورد مەکە بە منداڵێکی تر یاخود لەگەڵ منداڵەکانی خۆت. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، تا دەکرێتن هەوڵدەن تۆی خۆشەویستی لە نێوان منداڵەکانتاندا بچێنن. جا بە دیاری بێتن، هەوڵدەی دیاری بۆ منداڵەکانت لەو کاتانەی کە پێویستە دیاری بۆ منداڵەکانت بێنی. بۆ نمونە منداڵەکەت لە قوتابخانە دەرچووە، نمرەی بەرزی بەدەستهێنایە یاخود کارێکی چاچی کردووە، هەدیەی بۆ ئەکڕی، یاخود هەوڵدەی منداڵەکان کاتێک کە تووشی هەڵەیەک دەبن هەوڵدەی پۆزش فێریان کەی پۆزش بۆ یەکتری بینەوە، داوای لێبوردن لە یەکتری بکەن، بە یەکتری بڵێن ببوورە کاتێک کە هەڵەیەک دەکەن بەرامبەر یەکتری. تۆ ئەبە شتانە دەتوانی تۆی خۆشەویستی لە نێوان منداڵەکانتدا بچینی و منداڵەکانت یەکتریان خۆش بێت. واتە هەر کاتێک هەڵەیەکیان کرد بەرامبەر یەکتری فێریان کە با فێر بن بە یەکتری بڵێن ببوورە. و وەکو گوتم ئەگەر چاکەیەکیان کرد، ئەگەر شتێکی باشیان کرد، هەوڵدە دیاریان بۆ بکڕە. خۆشەویستان، بەنسبەت ترسەوە کە زۆر جاران منداڵ تووشی ترس دەبن، تووشی قەلەقی و ترسێکی زۆر دەبن. ئەم ترسە مەسەلەی ترس مەسەلەیەکە وەکو عەرەب دەڵێن مکتەسەبە، ئینسان
وەری دەگرێتن. ئەمە بەهۆی چیەوە لە دەرونی منداڵدا ئەو ترسە دەچینرێتن. طبعا ئەو ترسە دایمەن منداڵ لە دایکان و باوکانی وەردەگرێتن، یان لە خوشک و براکانی وەردەگرێتن، یان لە خزم و کەسی نزیکەکانی وەردەگرێت، یان لە کۆمەلگا فێر دەبێت، یان لە هاوڕێکانی، یان لە ڕاگەیاندن تا کۆتایی. کەواتە ترس شتێک نییە کە منداڵ لەخۆوە لەگەڵ لەدایکبوونیدا لەدایی بوو بێتن و ترسی لەلا هەبێتن. ئەم ترسە لە دەوروبەری فێر دەبێتن. دەوروبەر فێری دەکەن کە کەسێکی ترسنۆک دەربچێتن. کەواتە بە هەوڵ دەین دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، تا دەکرێتن منداڵەکانتان مەترسێنن، لە ترس دووریان بکەنەوە. ئێوە دەتوانن منداڵەکانتان کەسانی بە جورئەت، کەسانی بە ئازا و چاونە ترس بن، هەمیشە وایان ڕابێنن کە لە هیچ شتێک نەترسێن. مرۆڤ وەکو گوتم یعنی منداڵەکان پێویستە لەسەر ئەوە پەروەردە بن کە بەڕاستی چاونە ترس بن و ترسیان نەبێتن. خاڵێکی تر خۆشەویستان کە پێم خۆشە تیشکی بخەمە سەر لەم تیشکەی ئەمڕۆماندا ئەوەیە ئینسان بەتایبەت منداڵەکان ئەو کاتە تەماشای ڕێز و پلەپایی خۆیان ڕێزی خۆیان بە چاوێکی کەم تەماشای خۆیان دەکەن. طبعا منداڵ ئەگەر بە چاوی کەم تەماشای خۆی کرد، تەماشای توانەکانی خۆی کرد، متمانەی بەخۆی نەبوو، هەر ئەم تەقدیرە خراپە، ئەم وەکو گوتن ئەم ڕێز و ئەم تەقدیرەی کە بۆ خۆی دائەنێتن، تەقدیرێکی کەمە بۆ خۆی دائەنێتن، ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە لە زۆرێک لە ڕەوشتەکانی تووشی ئینحرافات ببێتن. بۆیە خۆشەویستان ڕەخنەی سەلبی، ڕەخنەی نیگەتیڤ زۆر جاران منداڵ تووشی چ دەکاتن؟ تووشی ئەوەی دەکاتن کە هەست بە گوناه بکاتن، هەست بە پەشێمانی بکاتن. هەر لێرەشەوە ئەمە وا لێ دێتن ڕەخنەی سەلبی، ڕەخنەی نیگەتیڤ وا لە منداڵەکە دەکاتن کە تەقدیرێکی کەم بۆ خۆی دابنێتن، تەقدیری بۆ خۆی، ڕێزی بۆ خۆی تەقدیرێکی کەم بێتن. کەواتە تەقدیردانانی منداڵەکان بۆ خۆیان ئەگەر بمانەوێتن منداڵەکان بە چاوێکی بەرزەوە تەماشای خۆیان بکەن، بە چاوێکی کەم تەماشای خۆیان نەکەن، ئەوەیان پەیوەستە تا ڕادێکی زۆر بە تەماشاکردن و سیرکردنی خزم و کەس و ماڵەوە و ماڵ و بڵین دایک و باوک و خوشک و براکان بۆیان. کەواتە ئەوان چۆن بە چ چاوێک تەماشای منداڵەکان دەکەن، تا چەندە گرنگیان پێدەدەن. ئەگەر ئێمە بە چاوێکی بەرزەوە تەماشای منداڵەکانمان کرد، خزم و کەس و دەوروبەرەکەی بە چاوێکی بەرزەوە تەماشایان کرد، گرنگیان پێدا، ئەویش بە چاوێکی بەرزەوە تەماشای خۆی دەکاتن. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئێمە بەکەم سەیریان بکەین، ئەوانیش بەکەم سەیری خۆیان دەکەن. نەقدەی سەلبی، ڕەخنەی سەلبیان لێ بگرین، هەست بە شەرم دەکەن، هەست بە گوناه دەکەن، بە چاوی کەم تەماشای خۆی دەکات. بە چاوی کەم تەماشای خۆی بکاتن، کەواتە سلوکی ئەو منداڵە بەرەو ئینحراف دەڕواتن، بەرەو لادان دەڕواتن. بۆیە خۆشەویستان منداڵەکانمان مرۆڤن، بەڵام مرۆڤی کامل نین، وەکو هەر یەکێک لە ئینسانەکان کامل نین. بۆیە پێویستە ئەوەی پێویستە لەسەر دایکان و باوکان ضرورە ئەوەیە کە پەیوەندیەکانمان، دایکان و باوکانی بەڕێز، پەیوەندیەکانتان لەگەڵ منداڵەکان با پەیوەندی دۆستایەتی بێتن، با پەیوەندی هاوڕێیەتی بێتن. یعنی مەبەستم چۆنە لە پەیوەندی هاوڕێیەتی؟ مەبەستم ئەوەیە کە هەوڵ دەین لەگەڵ منداڵەکان گفتوگۆ بکەین، لێیان تێبگەین، ڕێز لە ڕاکانیان بگرین، گوێیان لێ بگرین، ڕاکانیان قبول بکەین، زۆر فەرمانیان پێ نەکەین بەکردن و بە نەکردن، واتە ئەمر و نەهی. بەڕاستی ئەم شتانی کە باسم کردن ئەمانە خۆشەویستان، ئەمە نهێنیەکی زۆر گەورەیە لە پەروەردەکردنی منداڵان. واتە ئەگەر ئێمە پەیوەندیمان پەیوەندیەکی ئیجابی بوو لەگەڵ منداڵەکانمان، گفتوگۆمان لەگەڵکردن، تێیان گەیشتین، احتراممان گرتن، گوێمان لێگرتن، قبولمان کردن، کەواتە بێگومان بە کە ئەو منداڵە زۆر بە جوانی پەروەردە دەبێتن. دایکان و باوکانی بەڕێز، هەوڵدەن تا پێتان دەکرێت هەر ڕووداوێک کە دێتە پێشەوە، ئەو ڕووداوانە بە دەرفەت بزانن بۆ چاندنی تۆی بیر و باوەڕ لە دەرونی منداڵەکانتان. بۆ نمونە هەر ڕووداوێک دێتە پێش، ئەو ڕووداوانەی بە تایبەت کە
پەیوەستن بە بیر و باوەڕی ئێمەی موسڵمانەوە. ڕووداوێکە بۆ نمونە لە مانجی ڕەمەزان کۆمەڵێک ڕووداومان هەیە لە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەبینی کاتێک کە هەر ڕووداوێک لەو ڕووداوانە هەوڵدا بە دەرفەتی بزانە تۆی بیر و باوەڕ لە دەرونی منداڵەکانت بچێنە و ئەم ڕووداوە بە تێر و تەسەلی بۆ منداڵەکانت ڕوون بکەوە. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، گرنگە ئێمە فێری منداڵەکانمان بکەین کە منداڵەکانمان بزانن کۆمەڵێک هەندێ سنوور و هەندێ ضەوابط هەندێ بنەما هەیە کە پێویستە لەم حدود و سنوورانە تێپەڕ نەکەن. واتە هیچ شتێک هیچ کاتێک بەڕەهایی هەموو سنوورێک کراوە نییە، کەواتە دەبێت منداڵەکان بزانن کە هەندێ جار هەندێ سنوور هەیە نابێت تێیپەڕێنن. پێویستە تۆ ئەم سنوورانە نەخشەیان بۆ بچێشی، سنوور و بنەماکان و ضەوابتەکانیان فێر بکەی کە دەبێت لەکوێ ڕاوەستن لەکوێ تێنەپەڕن تا چەند دەرمەجالیان هەیە. ئەم شتانە پێویستە بۆ جگەرگۆشەکانمان ڕوون بکەینەوە. دایکان و باوکانی بەڕێز، تا پێتان دەکرێت هەوڵدەن بۆ منداڵەکانتان هاوکاریان بن، هاوکاری منداڵەکان و جگەرگۆشەکان بن بۆ هەڵبژاردننی هاوڕەکانیان. ئێوە هاوکاریان بن، مناڵم بۆیان هەڵبژن، بەڵام هاوکاریان بکەن بۆ هەڵبژاردننی هاوڕەکانیان و ئێوە ڕێز لە هاوڕەکانیان بگرن و بیان ناسن و هەروەها خێزانی ئەو هاوڕێی منداڵەکانتان بناسن، بزانن لە ئەو منداڵەی کە هاوڕێی منداڵەکەی تۆیە، هاوڕێی جگەرگۆشەکەی تۆیە، بزانە لە چ خێزانێکە. ئەو خێزانەی کە هاوڕێی منداڵەکەتی لێیە خێزانێکی چۆنن لە ڕووی پەروەردەیەوە بۆ ئەوەی تۆش دڵنیابی لە پەروەردەی منداڵەکەت. کەواتە تۆ هەوڵدا هاوکار بە لەگەڵ جگەرگۆشەکەت بۆ ناسین و بۆ هەڵبژاردننی هاوڕەکانی خۆی. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، خاڵێکی تر کە بە گرنگی دەزانم ئەوەیە مەسەلەی وازعی ئاینی، مەسەلەی ئەوەی کە دینداری یاخود هەندێ خێزان کە لە ڕووی دینداریەوە چاودێریەکی کەمی منداڵەکانیان دەکەن. یعنی هەندێک خێزان بەداخەوە کە تێگەیشتنی ئاینی لەلایەن لاوازە دەبینی بەڕاستی ئەمەیان هۆکارێکە لەو هۆکارانەی کە منداڵ لە هەندێ مەسائلدا تووشی انحراف دەبێتن. بەس بەتایبەت بۆ نمونە ڕاپرسیە کراوە دەربارەی جگارە کێشان، بە زۆری کامە منداڵ تووشی جگەرە کێشان بووە لەو خێزانانەی کە بەڕاستی لە ڕووی دینداریەوە تێگەیشتنی دینداری لەلایەن لاوازە. بۆیە ئەگەر دینداری لە هەر خێزانێکدا بە جوانی لە ئاین بگەین، لە دینمان تێبگەین، بەڕاستی منداڵەکەشمان کۆمەڵێک سلوکیات هەیە، کۆمەڵێک ڕەوشت هەیە لێی دوور دەبێتن و خێزاندارە دیندارەکان کەمتر تووشی ئەو ئینحرافاتانە دەبن. کەواتە ئەمەش خاڵێکە پێویستە ئێمە بە خۆمان گرنگی بە تێگەیشتن لە ئاین و لە دەقە پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام تێبگەین. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، طبعاً هیدایەت بەدەستی خۆی پەروەردگارە، بەڵام ئەگەر مرۆڤ هەوڵی دام، ئەگەر خۆی ماندوو کرد، ئەگەر ئەسبابەکانی دەست پێوە گرتن، بەڕاستی بە زۆری وایە، من دەڵێم بە زۆری وایە کە ئەنجامی پەروەردەی منداڵەکانمان ئەنجامێکی ئیجابی دەبێتن. ئەگەر دەستمان بە هۆکار و ئەسبابەکانەوە گرت، ناڵێم 100%، بەڵام بە زۆری وایە ئەنجامەکانی ئەنجامی دڵخۆشکەر دەبن. کەواتە بە ئێمە هەوڵ دەین کار بکەین، لەسەر ئێمە تەنیا ئەوەیە کە کار بکەین و هەوڵی خۆمان بدەین. وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. بەڵێ خۆشەویستان، ئەوەی گرنگە کە لە کۆتاییدا بیڵێم ئەمەیە کە ئێمە بە هەوڵ دەین با لێ بگەڕین منداڵەکانمان بە حەز بە ئەمن و ئەمان بکەن، حەز بە ئارامی بکەن و هەوڵ نەدەین منداڵەکانمان وایان لێ بکەین ئەوەندە ناچاریان بکەین کە تووشی درۆکردن بن، تووشی فڕوفێڵ بن، بە هۆکاری ئەوەی کە ئەوەندە لە خودی خۆت بترسێن. واتە بەتایبەت دایکان و باوکان هەوڵ مەدەن منداڵەکانتان ئەوەندە لێتان بترسێن کە ناچار بن لە ترسی ئێوە تووشی درۆ ببن، تووشی فڕوفێڵ و فرتوفێڵ ببن. کەواتە ئێمە ئەگەر توی خۆشەویستیمان چاند
ئەگەر هەوڵماندا پەیوەندیەکانمان پەیوەندیەکی دۆستانە بوو هاوڕێیەتیانە بوو ئەو کاتە بێگومان منداڵەکان تووشی ئەمەش نابن، تووشی فرت و فێڵکردن نابن، لێمان تووشی درۆکردن نابن. کەواتە با لێیان گەڕین با ئەمن و ئەمانەوە بە ئارامیەوە بژین منداڵەکان و ناچاری ئەوە نەبن. خۆشەویستان، ئاخیر ئامۆژگاریم لەو بەرنمەیەدا ئەوەیە کە پێویستە ئێمە دوورکەوینەوە لەو نامە سەلبیانە، لەو نامە نیگەتیفانەی کە ئێمە بۆ منداڵەکانمان دەنێرین. هەر یەکێک لە دایکان و باوکانی بەڕێز کۆمەڵێک نامە هەیە کە تۆ هەستی پێناکەی، بەڵام ئەو نامانە بۆ جگەرگۆشەکانت دەنێری لە کاتی هەڵسوکەوتی ڕۆژانەتدا. ئێمە پێویستە ئەو نامە سەلبیانە لی دوورکەوینەوە بۆ منداڵەکانمان نەنێرین، چکە بەڕاستی ئەمانە کاریگەریەکی زۆر خراپ، کاریگەریەکی نیگەتیفیان هەیە و لە مەودایەکی دوور و درێژدا لەسەر ژیانی منداڵەکانمان کاریگەری دەبێتن. خۆشەویستان، ئەمڕۆژ بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان. تا ئەڵقەیەکی تر و تیشکێکی تر دەخینە سەر و چەند هەڵوەستەیەکی تر دەربارەی پەروەردەی منداڵان بە یەکتری شاد دەبینەوە. تا ئەو کات بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم. خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.